لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش زۆر بە کورتیم شەو لەگەڵ دکتۆر شێخ مرشید خەزنەوی کەسایەتی ئاینی و نەتەوەیی کورد لە ڕۆژاوای کوردستان گفتوگۆکەم. دکتۆر ماوەی ڕابردوو بە دڵنیاییەوە دوای پێشهاتەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان چوو بۆ ڕۆژاوا هەوڵ و کۆشەکانی خۆی بۆ دروستکردنی یەک ڕیزی نێوان لایەنە کوردستانیەکان لەوێ بوو، دیارە ماوەیەکی باش لەوێ مایە و ئێستا هاتۆتۆ بۆ باشووری کوردستان. بزانین ڕاستیەکەی دۆخەکە تایبەت بە یەک ڕیزی کورد لە ڕۆژاوای کوردستان و زۆر پرسی کەش بە دڵنیاییەوە گەیشتووە بەچی. دکتۆر سڵاوت لێبێ، هیوادارم زۆر زۆر باشبی، بەخێر بیتەوە بۆ باشووری کوردستان و بەخێر بیت بۆ زووم. چویت گەلەک سپاس کاکرانج. لوتفت هەیە چویت یەک ریزی دروست بکەی یا شێخ، گەیشتیت بەچی لە ڕۆژاوای کوردستان؟ دەنگیت نەهات کاکرانج؟ گوێت لێمە ئێستا دکتۆر، وتم چویت یەک ریزی دروست بکەی لە ڕۆژاوای کوردستان، گەیشتیت بەچی؟ گەیشتن بەچی بەگشتی؟ بەێ کاکرانج، بێگۆمان بۆ خاطرێ ڕێزگرتنی سیاسی و ئتیفاق و یەکیتیکی سیاسی نابەینە تەڤگەری سیاسی کورد ڕۆژئاوای کوردستانمە ئەو خزمەت و خاباتی دکرد ji ber got pîwîstîk û darûretekî zor giring bû. Emro jî înşaallah ew yanî encamî godane li zor baş in, gerek di nêzîktirîn kat û weqt de jî ew civînên di nabeyna biraderên enekese we pêyeneke we partî û ehzabên xarîcî ew her du encûmene jî înşaallah dest pê bikin ji bo xatirî goriyeyî siyasî muşterek, yanî nerînekî hevbeşî siyasî bêne diyarkirin we paşî nîşandekî bê avakirin bê durustkirin bo xatirî got guftûgo li gel Şam bike. Ew elhemdulillah ew daxwaziyên me bi rêk vediçin, ew astengiyên got hebûn, ew kelemên got diketine pîşiya wê rêzgirtinê de wê ittifaqê de hêdî hêdî têne pûçkirin, têne helandin. Gerek di nêzîktirîn kat de ew civînên dest pê bikin înşaallah. Bêgoman piştî dîtinên Kak General Mazlum Abdê li gel biraderên enekese de we civîna Cenabê General Mazlum Abdê li gel Cenabê Kak Mesûd Berzanî jî bêgoman ew hêvî baş bilind dikirin we gelek astengî jî pûç kirin, helandin ji ber wê yekê di nêzîktirîn kat de gerek ew civînên dest pê bikin. Heta êsta ew civînên got bêjin berfira nabeynî enekese we nabeynî pêyeneke dest pê nekiriwe, lakin nêzîktirîn kat de dest pê dike ji bo xatirê îttifaqî li ser ew nerînî hevbeşî siyasî we avakirina şandekî bo guftûgo li gel Şam. باشە دکتۆر، دیارە جەنرال مەزلوم هەڤاڵانی دیکەی لە ئەنەکەسە بینی بە دڵنیاییەوە کۆبوونەوە، توانی پێم بڵێ ینی گفتوگۆشیان کرد ئەم چی ئەوێ ئەو چی ئەوێت، داواکاریەکانی ئەم لەو چییە وە بە پێچەوانەشەوە تۆش بە دڵنیاییەوە لە ڕۆژاوای کوردستان بووی لەگەڵ هەردووکیانە زیاد لە جارێک بە دڵنیاییەوە دانیشتووی، ئەتوانی پێم بڵێ لەسەر چی ڕێکەوتون شتە بنەڕەتیە گرنگەکان وە چی ماوە ڕێکەوتنی لەسەر بکرێ بۆی کۆبوونەوە گەورە گشتگیرەکەی کە خۆت ئێستا باست کرد ئەبێ بکرێ ئەنجام بیرێ؟ بێگومان جەنابی جنرال مەزلوم عەبدی ئەو بوو دەستپێکێدا خودانی ینی بانگی ئیتیفاق و ڕێزگرتنی سیاسی و جەنابی جنرال مەزلوم عەبدی ئەو بوو ئێگۆ دیار دکرد گۆ gerek tevgerê siyasî bi hemû etrafên xwe yanî xebat bikin, kar bikin, xizmet bikin, bigihine nerînekî hevbeş bo meselî Kurd we general bi hêza xwe eskerî li piştî ew wekî qewet disekine. Emro ew jî raiyê ew civake yanî guftûgoa got hindirwê biraderên enekese we pêyeneke de dirbas bê. Bêguman ittifaqî sereke got hatibê kirin û yekîtîkî rêzgirtinekî siyasî bê damezrandin we şandekî got herî Şam guftûgo bike. Ewa du noqteyê serekî ne got ittifaqî li ser bûne. باش دکتۆر مرشید خەزنەوی، هەندێک ئەمەوێت دیبلۆماسی نەبی لەگەڵما و هەندێک پرسەکان وردەکەمەوە وردە بە
بە دڵنیاییەوە چەند پێویستی کرد ئەوەنە من ناڵم بە تەواوەتی دیبلۆماسی مەبە لە وەڵامەکانە ئەرکەکەی ئێوە زانم چۆنە و چۆن نییە بەڵام ئێمە بمانێ و نەمانەوەی لە ڕۆژاوای کوردستان لە بەردەم دوو تێگەیشتنی سیاسی تا ڕادەیەک و نەتەوەیی ڕاستیەکەی دوو تێگەیشتنی سیاسی و نەتەوەیی جیاوازین ئەگەر جیاوازیەکانیش زۆر نەبن بەڵام هەندێک جیاوازی هەیە لە نێوانیان پێم بڵێ ئێمە کۆبنەوەکانی ڕابردوو کۆبوونەوەکەی مەزلوم عەبدی لەگەڵ هەڤاڵانی ئەنەکەسە و هاتنی بەڕێز عەبدی بۆ باشووری کوردستان ئەمانە ئەم جیاوازیانەی کەم کردەوە یان ئێمە هێشتان مامەڵە لەگەڵ دوو تێگەیشتنی جیاوازی سیاسیاکەین لە ڕۆژاوای کوردستان بێگومان کاکرانجیانی فکری جیاوازی هەیە ڕۆژئاوای کوردستان و فکری جیاوازی نەگۆت نابینی پەیەنەکە و برادرین ئەنەکەسە تەنێدەیە حتى پارتیین خارجی ئەو هەندوو ئەنجومەنەژی هەنە پارتیین گرنگن پارتیین گۆ ینی بقەوەتنژی ولكن ئەو جیڤینین گۆ درست بوونە هەنێکی ئەم بێژن ئەو کێ ماسی یانژی ئەو گازندە ئەوێ گۆ برادرین ئەنەکەسە بە تایبەت دکێ ینی لیقاءات و هەفدیتنێ بە جەنابی جێنێرال را ئەو تۆزێکی ئەم بێژن ئەو کێنی گازندە جهێ ڕەحەتیە بوو کێم کردنە سۆزی بە هەورەدانە گۆ وەکی دەمانێکی بێ ئەمە فکری جیاواز بێگومان بەردەوامەژی وە هەر بەردەوام بێژی ینی تەسەوری مدا و تشکی طبیعیە تشکی نۆرمالێکی گۆ فکرین جیاواز هەبن ولكن اتفاق لەسەر چەند خاڵین سۆری گرنگی بن سیبەری پاراستنی نەتەوی ئەوەی جهێ اتفاقی بن بێگومان ژبلی ئەو خاڵین سۆری گۆ دبن ئاراستەی پاراستنی نەتەوی کورد ڕۆژئاوای کوردستان و ئەو جیاوازی هەر بەردەوام بێ باشە ئەو ڕێکەوتنە گرنگانە چین کە لەسەر با بڵێن خاڵە سوورە نەتەویەکان کراون تا ئێستا تێگەیشتن لە نێوان پێیەنەکە و ئەنەکەسەیە کرابێ لەو بارەیەوە چونکە بەڕاستی ئەمەیان گرنگە بێگومان ئەو ناهستە ئەو هەفدیتن نابینە بەرادەرین ئەنەکەسەوە پێیەنەکە دروست نەبووە بۆ ئەو یەک من ناتوانم بێژم سەر ئیتیفاق وێ بکەن و منە حەقی من نییە من تەجاوزی ئەو حەقی پارتیین و ئەحزابین سیاسی بکەم بێ گەرەک چۆن بکن و چاوە بکن و کوژان خاڵی سۆرە گەرەک تەجاوزی نەبێ ئەوە حەقی من نییە ینی ژبەرگۆ من سۆزیدایە ڕاستە من وەک کەساتیک مرشد خەزنەوی من پشگرتی کوردستانێکی گەورە ئازادم ولكن وەختی گۆ تەفگەرا سیاسی بگهێ ئاستێکی ئیتیفاق ئەو ئاستی ئیتیفاق کوژان ئاستە بێ من پشگرتم ژبەر ئەو یەکە ڕاستی حەق نابینم ئێستا من تەجاوز بکەم بەری گۆ ئەو گفتوگۆ بنابەینە برادەرین ئەنەکەسەوە پێیەنەکە دروست بێ و ئیتیفاق ببن سەر چەند خاڵە ئەو جیڤین و ئەو گفتوگۆ ئەوێ دیار بکێت چێ خاڵین سۆرن ئەوێ گۆ گەرەک تەجاوز نەبن باشە دکتۆر خەزنەوی دوای سەردانەکەی جەنەڕاڵ مەزلوم عەبدی بۆ هەرێمی کوردستان و بینینی کاک مەسعود بارزانی تۆ جەنەڕاڵ مەزلومت بینی دوای ئەوە یان نا ناوەڵە دیتن نالاکن تەواسولی هەیە ژبەر گۆ وەختی گۆ ئەو هەفدیتن چێبوو من خارجی ڕۆژئاوا بووم لاکن تەواسولی هەیە چیتان وت کە قسەتان کرد چی وت بەڕێز مەزلوم چۆن باسی دیدارەکەی کرد باسی چی کرابوو بێگومان جەنابی جێنەرال مەزلوم عەبدی کێف خۆش بووم ئەو دیتناوە هێویە ئیتیفاق و ڕێزگرتنی سیاسی ڕۆژئاوای کوردستان لە جەم جەنابی جێنەرال بێهترژی هەبووە کێف خۆش بووم ئەو هەفدیتناوە هێویدارە گۆ ڕۆژن وەرن ئینشاءالله ئەو ئیتیفاقە ئەو ڕێزگرتنە بێوجودێش بۆ خاترێ گۆ حەق و مافی ملەتی کورد بێ پاراستن ڕۆژئاوای کوردستان جەنابی جێنەرال زۆر ژێرە گرنگە گۆ حرەکی سیاسی تەفگەرا سیاسی ڕۆژئاوای کوردستان دە ئاستی ئیتیفاق دەبێ لەسەرەوان خاڵین سۆرین گرنگی بن سیبەرە پاراستنە نەتەوی و ئەوژی ئامادەیە بە هەموو ئیمکانات و هەموو قەوەتی گۆ پیشگرت بێژ ئەو ئیتیفاقەرە دکتۆر هەستت کرد دوای ئەو سەردانە ڕاستیەکەی ئەنی نایشارینەوە لە نێوان پێیەنەکە و ئەنەکەسە کۆمەڵێک خاڵی یان پرسی هەم سیاسی هەم سەربازی لە نێوان هەردووکیانە هەیە و ئەکرێ باز بکرێن
لە دوای ئەو دیدارە هەستەکەی شتەکان باشتر چوون بەڕێوە و دۆخەکە با بڵێ نزیکی زیاتری بەخۆ بینی لە نێوان هەردوولا. ئێستا ئەو هەفدیتن هێستا حتا ئێستا نەبووە، یانیش بەروەیەکێ من ناتوانم بێژم ینی بە ئەو ڕەنگی ینی چۆن جهێ ڕازی بوونەیە یانژی ئەو مەوزوعێن خلافی نابینەوادە چ قاسی چ قەدەری دەنی کێم بوونە و جهێ ڕازی بوونەیە ئینشاء الله مەهیوی دارن وەختێک گۆ ئەو هەفدیتن نابینە بەرادەرن ئەنە کەسەوە پێنەکە درست ببێ بکێمانی لەسەر ئاستێ سیاسی جهێ ئیتیفاقی بێژبەرگو مەوزوعی عسکەری لەشکەری دەستێ جەنابێ جەنرال مەزلوم عەبدی دەیە. باشە. پرسێکی دیاریکرا و زۆر باسەکرێ لە ڕۆژاوای کوردستان و تایبەتیشە بە سووریا بە دڵنیاییەوە مەسەلەی فیدرالیە. تێگەیشتنی دیاریکراوی سیاسی لە ڕۆژاوای کوردستان دروست بووە بۆ ئەوەی کە چوون بۆ دیمەشق. جا ئەمە کەی ئەبێ نازانین، بەڵام بە دڵنیاییەوە داواکارێکی دیاریکراو کە ئەبکرێ شتێکی سەرەکی خاڵێکی سەرەکی و مافێکی سەرەکی کوردبێ لە ڕۆژاوای کوردستان داواکردنی سیستمێکی دیاریکرا و یان کیانێکی دیاریکراوە بۆ خۆیان. لەبارەی فیدرالیەوە تەقریبەن یەکلابوونەتەوە لایەنەکانی ڕۆژاوای کوردستان بە خۆسەری دیموکراسیشەوە. یعنی لە ڕۆژئاوای کوردستان فەرقی هەیە نابینە نەرین و فکری ملەتی ڕۆژئاوای کوردستان و تەفگەری سیاسی و تەفگەری سیاسیژی بەداخەوە ژمارەی زۆر گەورە هەیە، ینی بەرکی تەجاوزی 45-60 پارتی و حزب کردە و ئەو ژماری گەورەدا فکری زۆر جیاوازی هەیە. کەسی هەیە بەحسی فدرالیەت بە فدرالیەت بدەست نیشان دکێ و کەسیژی هەیە بەحسی نمونەی فدرالیەت بناوەکی دیدی دکێ و کەسێکیژی هەیە داخوازی حقوقی سەقافی دکێ، ینی زۆر خلافێکی گەورە هەیە دە ئەو نقطەدا. ولكن تەسەوری مدە بگشتی ینی ناڤەرۆکە فدرالیەتی جهی ئیتیفاقی گشتیە هندروي تفقرة سياسي دا احتمال موضوعي نافي فدراليات يعني خلافي تذهبي أوجي خلافة سببي أو جبرقو مجتمعي سوريا بقشتي نافي فدراليات قبولي ناكي يانجي تيدقه موضوعي نافي فدراليات اعتبار دك موضوعي تقسيم وتجزئة جدولة سوريا زوري بارتي وأحزاب هيا بحثي نافروكي فدراليات دكي بيجو نافي فدراليات بكار بيني أو خلاف هيا. ولكن تصوري من الجوري قاهية من الجوري دانوستاندني من أغلبي حركة سياسية متفقة لسر نافروكي فدراليته، ولكن خلاف أو كا نافي فدراليات بهشكرة بيجوتن يا ني جوتن باعتبار سياسة فني ممكنة وشون كاربن دان أستاندن وتعامل الجل أو فكروا رنجي جواز هندروي سوريا بكشتيدا وأمره دناف دي مصطلحين سياسي هنا كيشة دكند هندروي سوريا بقشتيدا مصطلحي علمانيات ومصطلحي فدراليات هردوجي بداخة وبرنجكي شاش برنجكي غلط قالي سوريا ينجي حتاني هيزن سوريا بقشتي برنجكي غلط دست نيشان دكن دياري قل دكن اعتبار دكن علمانية الحادة واعتبار دكن فدرالية وكي تقسيمك جي خاكي سوريا بو او يك هناك حركي سياسي يعني اگر من بتوانم بيج من لعبكي سياسي دكيغو نافروكي فدرالية دخوازي بالنافكي دي وبيغمان تصوري مدقرك كيشاب بمصطلح نبي نافروك بويا ما يهري جرينجا راستا جا وتت لنيوان خلقك بابلين قالي كرد للرجاوي كردستان لقال لنا السياسية كان هندك جوازي هي لو تيجيشنا بيتوا دواجار أولانا السياسياني كأتشن بودي مشغ وداوي ما فكاكن جورق لا بابلين دصلات يعني إدارة خوب الريوبري بالرجاوي كردستان دواكن ك ويستراو خوازراوي خلقا كيشا ونيا تێگەیشتم کاکرانج بەدەدا خوازە لێ بۆرینێ دکەم وتت جیاوازیەکەی لە تێگەیشتنی خەڵک لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ تێگەیشتنی سیاسیەکان بۆ مەسلەی ئەوەی داوای فیدرالی بکرێ، داوای با بڵێن کیانێکی دیاریکراو بۆ کورد بکرێ.
هێزە سیاسیەکان لە ڕۆژاوای کوردستان دەتوانن شتێکی دیاریکرا و دیاری بکەن لە شێوەی فیدرالی جا ناوەکەی بێنن یان نا کە خوازراو بێ یان ویستراو بێ بە دڵی خەڵک بێ لە ڕۆژاوای کوردستان؟ حتا ئێستاشخوا ئەو یەک جوان گازندەی گەورەیە گۆ ملەتی ڕۆژئاوای کوردستان گازندەی دکێل ji حرەکە سیاسی گۆ حتا ئێستا بۆ وێنا تشتێکی دیار ناکێت تشتێکی وازحی تشتێکی خویا گۆ گەلی ڕۆژئاوای کوردستان بزانە بێ کە حەقیمە مافیمە لە سووریادا چییە ئەم خەبات و خزمەت لەگەل وێ دکن هەرتم حرەکە سیاسی یعنی من بێژم موسادرەی فکر و حەقی ملت کردە و هەرتم ئیعتیبار دکێ گەل طموحاتی وی زێدەنە ئژبەر گۆ زۆربەی ملەتی مە ڕۆژئاوای کوردستان داخوازی سەرخەبوون دکێ و داخوازی حەقی تقرير المصير دكي يعني ولكن تبلو أوجي أو چند دانوستاندن و دبونا نبين حركي سياسي هولير يكبو هولير ددوبو صلاح الدين بو دهوك بو تبلو يجي أوقات تشتبو ملتي كرد روش آباي كردستان تفقرا سياسي دياري نكر يشقر مسرش اتفاقي كريا أو بداخ وجهي غازنده يج قبل ملت و جتفقرا سياسي وجبروي يكدميقو أو قفتوقو دنا بين برادرند أنا كسدا وبرادرند هندروي بيانا كدا وبارتيين خارجي أو هردو مجلسة وقت قوتشيبن از هيفي دارم يعني قوكي هرجار تشينا بي أو مجلسة أو هردو مجلسة كاربن بتوانن قول نريني قل قهدار بكن داخوازي ملت جي قهدار بكن جبرقو أغلبي كاس يعني قرباني دانينا زوري كسي ما شهيد دانا ما شهيد ندانا جبو حقوقي ثقافي قود سوريا دا بدرستكرن يعني بشار أسد جي وقت يقول لسر حكمي بو لسر دستهلات داري بو دقو ملتي كرد بشكش قالي سوريا أمرو مبهزاران شهيد دانا بو خاطري كرد و كردستان مدايش بروي يكي از هيفي دارم يعني قو تفقرا سياسي بحمو رنگي قو هيا بهردو مجلسي قو هيا كاربن بتوانن لداخوازين قالي خوان روش آوائي كردستان قو دار بكن وان داخوازية وانا برجع ببينن دمي قوان قفتو قو بكن بي قومان مجي دزانن قالي روش آواجي دزاني قو سياسة فني ممكنة ونهر داخوازية بجيتين بي قومان اوام دزانن ولكن او حقي داوي قالي كرد قرك بتثبيت كرن دكتور لا چەند ڕۆژی ڕابردوو ئەنە کەسە لە هاوپەیمانی نیشتیمانی سووری کشایەوانێ ئەوە هەنگاوێکی باشە چۆنیە بینی یارمەتی دەرەبێ بۆی ئیتر نزیک بوونەوەکانی بینی ئەنە کەسە و پێێنەکە ڕاستیەکەی باشتر بێ چونکە چیتر ئەنە کەسە ئیتر سەر بە ئیتلافێکی نیشتیمانی نابێ کە با بڵێن خەت و خاڵی سیاسی خۆی هەیە بە دڵنیاییەوە کۆمەڵێک هێڵی سیاسی دیاریکراوی خۆی هەیە هاتنە دەرەوەی لەم ئیتلافە بە دڵنیاییەوە ئازادتریەکە لە بڕیاردان جا بڕیارە نەتەوەیەکان بێ بڕیارە نیشتیمانیەکان بێ یارمەتی دەرەبێ بۆ زوو کۆبوونەوە لەگەڵ پێێنەکەوە گەیشتن بە شتێکی دیاریکراو يعني او فكشاندنا برادري مي انا كسد هندروي ائتلاف دا يعني بركي قيمتي كي خوي السياسي راستي النية يعني جبرقو ائتلاف اساسا نماوى يعني هشتي مانجي ديسمبر 2024 قيمتي ائتلاف نما يعني ائتلاف بو شورش ومعارضة وهشتي مان نشورش ما نمعارضة ما يعني ففكشاندني برادرين مدهندروي انا كسيدج او مجلسة يعني وارن سياسي دا قيمتك يخونية ولكن تبلو يجي سباس بو برادرين مدهندروي انا كسيدة جبرقو او فكشاندن قافكي بو نابينا وانا وبرادرين بيانكي احتمالا قافكي جوان بيش برو يكي يعني راستا بركي دوار السياسي دا يعني تقيمتي او فكشاندن نبيش برقو اساسا ائتلاف نمايا يعني ولكن جبو خاطري اما بيجن حسن نيتنا بين برادرين انا كسوا بيانكا خطوكي باش بو بلي بيقومان دكتور بيتوانية بو ام حسن نية لأنا كسوا باشتر بو زوتر بيت زوتر كي یەکەمیان پێش کۆنگرەکەی دیمەشق بووایە ئەوەی کە ئەحمەد شەرع خۆی لێکرد بە سەرۆک خۆ ئەگەرنا بکرایە پێش کەوتنی ئەسەدیش بووایە پێدەچوو باشتر بێ وانە ئەگەر داخوازی مەبکێواتە ینی دەخوازی گەلک
دوست و هەواڵێن ئەنە کەسە گوهدار بکێ ئەو ڤەکەشندن ji hindir wê ئێتیلافê gerek berî çendîn sal be ji ber gulgorî behweriyê me li gorî qenaetî me qîmetî îtilaf nebû we îtilaf tî xizmetî qediya Kurdî nedihate kirin we eglebî cara wextê ku munaqeşe we guft û go li ser rewşê Sûriya dihate kirin her tim teheffuzî dihate kirin ser mewzûî qediya Kurdî di îtilaf de yanî ji ber wê yekê di nerînê me de gerek yanî biraderên me ene kesê de yanî berî çendîn sal hatiba vekişandin welakin nerînekî wayî جواز هبو واعتبار ذكر انه جرك ام د جسمك يد لاشك يد هندروي معارضه ده بردوام بكن حرمتش او نرينا دكن تبلو ويجي اگر بري چندين سال تاني خوانك شاند با حشتي مان جرك او يعني فكشاندن چيبو با او فكشاندن بري چند روجا راستي يعني وارك قيمتك خوي سياسي تصوري مدوين نبي لكن اجبر قد هاتا خوستن ده حشتي مان ده روجا روخاندن ريجيمي اسد جرك هات باكرن ولكن قصه يعني قسكي عرب هيا دبيجي أن تصل متأخرا خير من أن لا تصل أبدا استا درنگ بيج هي باشتري راسته يك جاري هر نگید والله يك تبيني دياري كراو هي جانا زانم هەڵەم یاننا دکتۆر تۆ بۆم ڕاستکەرەوە پێم وا بێت تا ئێستا ئەنە کەسە بە فەرمی دانی بە خۆسەری دیموکراتیان نەناوە بە ئیدارەی خۆسەران نەناوە نازانم ڕاستم یاننا پێتوانی ئەگەر ئەم کاری نەکردووە پێویستە کابیکە ئیتر ئیدارەیەکی خۆسەری دیاریکراوە چەند ساڵە کاروبار لە ڕۆژاوای کوردستان بەڕێیەکە لەگەڵ خەڵکەکەیەتی ڕاستە حتا ئێستا ئەنە کەسە ئەو بریاری نەدایە لاکن هێوی دارم یعنی پشتی ئەو گفت و گۆ دنابەینا برادەرێن مەد هەندروێ ئەنە کەسەدەوە پێیەنەکە دە دەست پێ بکەن و ئەو گازندەی دنابەینا وادە بێنە حەلاندن بێنە پوچکردن یعنی ئەو کەلەمێ گۆهەنە تەسەوری دیکەم یان ژی نەگۆ هێوی دکەم یعنی گۆ ئەو داخوازی بجی بەرێژ بەر گۆ ڕاستی ئەv ئیدارەی گۆ ئەمرۆ هەیە تەبل و گۆ گازندەی مەید زۆری سەر ئەو ئیدارە هەنە وەلاکن مە پێویست دبینن پاراستنی ئەو ئیدارەش بەرگۆ ئەو ڕێڤەبەری ئیرۆ بینگەهەکی دروست کردە ئەگەر مە داخوازی لا مەرکەزی دکەن ئەگەر مە داخوازەی فدرالیەت دکەن ئەگەر داخوازیە مە چ بێندە سووریان نودە ئەو ڕێڤەبەریە گۆ ئەمرۆ ڕۆژئاوای کوردستانە بینگەهەکی دروست کردە تەبل و گۆ زۆر گازندەی هەنە ئەو ڕێڤەبەریە بۆ ئەو یەکیانی حتا ئێستا برادەرێن مەدهندروێ ئەنە کەسەدە ئەوە قبولی نەکردە لاکن هێویمە پشتی گۆ ئەو گفت و گۆ دەست پێ بکێ ئەو ژی بکنە ئەو قەناعات یانژی احتیمالە ببنە شریکە نازانم یعنی ئەوە چۆن دەرباس دەبێت بەر گۆڕاستی ئەوە نە ئیشێ منە متەدەخولی ئەو مەوزوعە دەژێ ناکەم من نە مرۆڤێکی ئیداریمە من نە مرۆڤێکی سیاسی ئەم بێژن ئەو مەوزوعە مناقەشەژی بکێ ئێمە ئیشێمە وەزیفێمە کاری خۆ ئەمە دبینن گۆ ئەم خزمەتی ئەو تەفگەرا سیاسی بکەن دوارێ ڕێزگرتندا دوارێ ئیتیفاقدا مەکاری بن پیشگرت بن ژوارە لاکن مەوزوعی چۆن ئەو مەوضوعە بکن ئەوە عائیدی وایە و ئەوە قەراری وایە وەلەو داخوازیەمە هێویەمە گۆ ئەو نوقتە بێکردن یعنی ئەو ڕێڤەبەری بێ قبولکردن و ئەگەر ئەو ڕێڤەبەریە هانا بچووکە مە گەورە بکەن ئەگەر کێ ماسی تێدا هەنە فەحشیتی تێدا هەنە مە دەستی هەفتوو بگرن مە جوانتر بکەن وەلاکن ئەم شیار بن ئەم ئەو ڕێڤەبەریە نەهەرڤێنن ئەم خرا نەکەن ji ber گۆ خراکردن هەرڤاندن زۆری هەسانە ئاواکردن ئەوە زۆری زەحمەتە ئەمری واقعی گۆ ئەمرۆ مە فەردی کردە لەسەر سووریا مە بتوانن ئیسیفادەژێ بکەن بۆ سووریای نو باشە دکتۆر لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو لە کۆنفرانسێکی دیاریکراوە قسەیەکت ئەیە ئەڵەی پێویستەکە هەموو هێزەکانی هێزە سیاسیەکان لە ڕۆژاوا باڵپشتی لە هەسەدە بکەن و من ڕاستیەکەی ئەیبەستمەوە بە پرسێکی دیکەش کە مەسلەی ئەگەری ڕۆیشتنەوەی هێزەکانی ڕۆژە بۆ ڕۆژاوای کوردستان تۆ ئەمە بە دڵنیایی و یەکێکە لە داواکاریەکانی ئەنە کەسەش تۆ فۆرمی ڕۆشتنەوەی هێزەکانی ڕۆژ بۆ ڕۆژاوای کوردستان گەیشتووە بەچی ئەتوانی شتێکی دیاریکراوم پێ بڵێ و گرنگی دەستگرتن بە هێزەکانی هەسەدەوە بۆ ئەوەی بە یەکگرتووی بمێنێتەوە تا چەند گرنگە ئەزانم ئەزانی چیەڵێم گەلەک سپاس بێگومان یعنی من دبینم پاراستنی هێزێ لەشکەری قەسەد تشتێکی زۆری گرنگە
ومدبينم أمرو يمد خطرك زور جوردنا يعني وقالك تهديدي قال ما روج آفاي كردستان تكرن وإيرو أو كتشو خورتن ما إيقوراشتنا تشكو دوا تونيلين شرف دا خزمتو خباتي دكن قربانيين زور جورددن أو مد باريزي أو حمايتي ناموسي دكي حمايتي خاك دكي حمايتي مالو هر إمكاناتي ودسكفتين جو أمرو دستي مدى راستي من دبينم بجگرتي جوج قصد رجرك هرتم بيكرن هم جلاين تحركة سياسي دهندرو روج آفاي كردستان ده وهم تفجرن كردستاني جي جو بجگرت بن جا قصدير جبر جو أمرو إيجو مدى باريس روج آفاي كردستان قصده وتجاري قناعتي مدى من نابينم بتوان الموخب باريس دريا براتي ده ياندريا جوتنين جوان ده ياندريا قصين آشتيانه ده ياندريا هشمندي ده مناتوانند خواب باريزن حمايتي خواب كنجبرو يكي راستي من بشجرتم جا قصدره ودبينم جرك هر كسي جي جرك او بشجرتي بكي يعني ومن هيفي دارم هر كس جي روج آفاي كردستان بتايبت حركة سياسي بجه او قناعات انو ناتوان دريا هشمندي ده خواب باريزي وناتوان دريا هشمندي ده جي نريني خوي سياسي فكري خوي سياسي بدي قبول كرن سر ماسا دان وستاندن او خالي يكم خالي دوام بيغومان لشكري الروج زاروي الروج آفاي كردستانينا وخلقي روج آفاي كردستانينا وحقي وهيا جو اوجي ورن روج آفاي كردستاني خزمت وخبات اخوا الروج آفاي كردستان بكن او حتى يعني تشتكي قلق جراهات يعني نقاش كرن روج آفاي كردستاني او خلقي روج آفانا حقي وايا جو ورن خزمتي خوا خباتي خوا روج آفاي كردستاني بكن ولكن مشكلة او نور بيشمرجي روج امرو خارجي سينورن وبيشمرجي روجي مصيري خوا جري دايا مصيري براندرن ما انا كسي وانا كسي وكي بردفكي يانجي لايكي سياسيش بيشمرجي روج را جبرو يكي وقت جو او اتفاقي سياسي ما بين انا كسا وبيانك بيدرست كرن تصوري مدى او اتفاقوي ادرست كرن حتى جبو خاطري بيشمرجي روجي من نمروفكي عسكري ما من نبردفكي قسد مجي ومن نبردفكي بيشمرجي روج مجي حرمت هر كسيرة دقرم ولكن قناعتي خود بيجم من حزل النية روج آفاي كردستان تجربي باشوري كردستان بتكرار كرن اگر بيشمرجي روج داخلي روج آفاي كردستان ببن بخير ورن كوري روج آفاي كردستان ولكن جرك او قصد لف بكن جرك تدبيرك بيدانين نابي دهيزن عسكري روج آفاي كردستان بن او تجربه جو امر الباشوري كردستان تبلو جو حرمتو ريز جدقرم نتجربه كي سربلنداية جو ما بتوان تكرار بكن روج آفاي كردستان تێگەیشتنەکەی ڕۆژاوای کوردستانیش با بڵێن بە تایبەتی هەسەدە و خودی خۆسەر ڕاستیەکەی خودی مەزلوم کۆبانی مەزلوم عەبدی جەنەڕاڵ مەزلوم بە هەمان شێوەیە وەکۆی کە ئێستا تۆوتت تێگەیشتنی بەڕێز جەنەڕاڵ مەزلوم عەبدی بۆ تێکەڵبوونی هێزەکانی ڕۆژ لەگەڵ هەسەدەیە بۆ هاتنەوەی هێزەکانی ڕۆژ تێگەیشتنی هەسەدە خۆی بە هەمان شێوەیە کە ئێستا تۆ باست کرد کە تەجروبەکە با بڵێن ئەوەی باشووری کوردستان دووبارە نەکرێتەوە نازانم بۆتە گوت من نەبەردەفکی قەسەدەمە و من نازانم فکری جەنابی جەنەرال بۆ ئەو مەوزوعە چۆنە یانژی فکری قەسەدە بۆ ئەو لەگەڵا کردوون بۆی هەیە باسییان کردبێت ياغو من متأكدم ياغو من دزانم يعني جنابي جنرال لبيشمرجي روج ما يزدك يقول كوري روج آفاي كردستان حقي خود هياغو خزمته وخباتي دكن لكن شكلي او خباته شون او خباته بكن بشرنجي او خباته بكن من نازانم شون تفكير دكيش بالقراستي من اول اختصاصي منها من تيلاقهم حتى قو من كارب او نقاش جي بكنش برو يكي من ناتوان او برسف بدر زورونا دکتۆر خەزنەوی ماوەیەکی باش لە ڕۆژاوای کوردستان بووی و گوتیشت پێدەچێ هەندێک گازندە لە ئیدارەی خۆسەریش هەبێ ئەتوانی هەندێک شتی دیاریکراون پێ بڵێ کە
کاریگەری لەسەر ژیانی خەڵک هەیە و ئەکرێ لە ڕۆژاوای کوردستان باشتر ئیشی لەسەر بکرێ. چین ئەو گازندانەکە ئەکرێ لەسەر خۆسەر هەبن. کاکڕەنجیانی ئەوە تشتێکی دنیای دەیە ینی دەست هلاتداری ئەو عەدالەتی 100% ممکن نینە. دائما دەست هلاتداری ڕەنگەکیش ڕەنگی عنفی تێدا هەیە، دائما دەست هلاتداری ڕەنگەکیش ڕەنگی تەسەڵوتێ تێدا هەیە. ئەوە طەبیعیە، ئەوە ئەمریکا وایە، ئەوە ئەوروپا وایە، من نەروج ژیان دەکەم، نەروجی وایە. يعني رنگك رنگي عنفي ده دائما دست هلاتداري ده هيا جبروي يكي بهترين غازندي جو من جهدار كرن يعني اغلبي ويجريداينا موضوعي خدمه جزاري موضوعي كهرباء، موضوعي آفا، موضوعي نفطه، موضوعي معاشات، او اغلب او غازندجي حقن يعني مقبولي بكن جبلي جوهن غازندي جودنا بين برادرين انا كسوا اداري دنا او غازندي واي تايبتي هنا، ولكن ايه ملت ايه قال اغلبي غازندي وانا غازندي حقن وفي وسط ريفابريا روج افاي كردستان لسر او غازندا راوستي وقفتوغو بكي وهولي بدي تشون او غازندي جوهنا جارسر بكي بيغومان او غازندا حقن وما تضامني لقل او غازندي قلدكن، لكن همان كاد يعني نايوي معني وقت يقو او غازنده هبن قرك اموي الريفابري بهر بين جبرقو ناي قبول كرن يعني جبيرنا كاكرنج يعني اگر ما فقرن 16 سال بري استا كردي روج آفاي كردستان ناتواني بالقناة لكي تلفزيون بريفا ببن امرو روج آفاي كردستان خلقي وينا دولتك بريفت بن اوا جرك برشعب باوا دسكفتك زوري قوريه يعني بري 16 سال منات واني بو ادارك بريفت بن امرو ما دولتك بريفت بن اوا تشتكي زور قوريه يعني جبروا يكي موضوعي جو كي ماسي بداوي ورن او كي ماسي بداوي ناين اوا استا من يعني هم ولاتيكي نرويجي ما ومن نرويجي جيان دكم بدهان غازن دخلك النرويج دكي جود استي هري بلند يد موضوعي ما في مروف موضوعي عدالة ده هر تمجي هر صال سي دلستا سعادتي ده دلستا رقم يكو رقم ددويا ملتي غازن ده هيا جبرويكي او غازن ده هنا وتصوري مدى وهابن وبردوام منجي او غازن ده تبلو قوم من دبينم قرك ريفبري هناكي توزكي كاربي سرئيش بكيش برقو حقي خلقيا موضوعي معاشات موضوعي كهرباء موضوعي نفط او موضوعي شيانية بيقومان او حقا رونا جا اويكا راستيكي ايما اي بينين واي سلميني سرباري همو قليكان جۆرێک لە دەستگرتن و پشگیریەکی کوردانەی نەتەوەیانەی نیشتیمانیانە بۆ ئیدارەی خۆسەروە بۆ هێزەکانی هەسەدەش هەیە ئەو بەرگریە میلیە با بڵێن سڤیلەیە کە لە بەنداوی تشرین و با بڵێن بە تایبەتی بەڕێوە ئەچێ جا من پێش ئەوە ئەم ڕۆیا دوێنێ ڕاستیەکەی کلیپێکی دیاریکرا و گۆرانیەکی دیاریکرا و لەسەر با بڵێن بەرگری لە بەنداوی تشرین بەرگریە مەدەنیەکە خەڵک دروست کراوە کلیپێکە گۆرانیەکە دکتۆر من حەزەکەم بەیەکەوە هەندێک گوێی لێ بگرین دوای ئەوە لەسەر ئەو پرسی بەنداوی تشرین لەوە چێ یەک دوو قسە بکەین بزانم تۆ چۆنی ئەبینی هاوڕێیان نازام کلیپەکە حەزرەیە یان نا شتێکی جوان بوو کەرەمکە فەرموو کەرەمکە باس
شێخ بەنداڤامەیە نازانم چیت بۆ بەنداوی تشرین یان نا ئەوە چ بەرخودانیە کە لەوێ بەڕێواچێت من گەهشتم نزیکی وێ لاکن بەداخەوە من کات نەبوو ئەس هەرماوێ درێ بێگومان داخوازە لێ بورین دکەم دەنگی زۆر زەعیفی بوو لاکن سەیریکە تێگەشتم دەنگی زەعیفی کلیپێکی زۆر جوانە سەیری حیفێ هلێنن بێگۆمان حیفێ هلێن ئەوە من تێگەشتم ئەمرۆ بەرخۆدانێکی زۆر گەورە هەیە شەروانی مەد هندروێ یەپەکێ و یەپەژێدا ئەمرۆ ڕاشتنەچەکی شەرەف و ئەمرۆ خزمەت و خەباتێکی زۆر گەورە دکەن چاوی وا ماش دکەن بژی یەپەژە بژی یەپەکە بژی ئەو بەرخۆدانە گۆ ئەمرۆ دکەن چاوی وا ماش دکەن بەردەوام بکەن پاراستنی مە بکەن حیفێ هلێنن من دوایی هینە لینکی گۆرانیەکەت بۆ نێرم دکتۆر خەزنەوی باش نییە سەیری کلیپێکی زۆر جوانە گۆرانیەکی زۆر جوانە هەر بەڕاستی لەم 1-2 ساڵی ڕابردووە هوەری با بڵێن دروستکردنی گۆرانی و ئەو کلیپانە شتی زۆر زۆر جوانەکەن یەکێک هەیە محەممەد بەرازی نازانم ئەگەر هەڵە بمیاننا شتی زۆر جوانەکە دکتۆر خەزنەوی هەر کەسی سپاس بۆ هەر کەسی کاکران سپاس بۆ هەر کەسی ئەمرۆ کەچ و خۆرتێمە دێوان تونێ لێ شەرەفێدا خزمەت و خەباتێکی زۆر گەورە دکەن قوربانێکی زۆر گەورە ددەن بۆ وێ یەکی هەر یەکیشمە بە هەموو ئیمکاناتێخوا ئیمامی مزگەفت بێ هونەرمەند بێ بە هەر ڕەنگێ گوهەیە ئەو خزمەت و پشگرتی و ئالیکاریە ئەو کەچ و ئەو خۆرت و شەروانێن مە بکێ سپاس بۆ هەموو کەس جاتۆیەکێکی لەوانەی کە بە دڵنیاییەوە بێ سوپاسێکی گەورە بکرێت دکتۆر خەزنەوی هەر بەڕاست خەڵکی ڕۆژاوای کوردستانی شەرع بە سەرۆکە زانیت دکتۆر؟ ناوەڵە من شەرع بسەرۆک نابینم من جاوێ من جەنابێ جەنەرال مەزلوم عەبدەیە دکتۆر هەڵوێستی با بڵێن خۆسەرمان جەنابێ جەنەرال مەزلوم عەبدێ ئەمرۆ جەنابێ جەنەرال مەزلوم عەبدۆ ئەمرۆ سەرکێشیە وان هێزێمەی عەسکەری دکێ گۆمەد پارێزێ هێڤیا مشخۆدا گۆ وی بپارێزێ حیمایەتا وی و هەموو گەلێمە بکە ئینشاءالله و دەرەجاتی هەری بلندشکا مەزلوم عەبدێرە دخوازم و هێڤیا مشخۆدێ ئەوە گۆ هەری پێشکەوێ ئینشاءالله نامەوێ بوو خەومە مۆقیفەوە پشگرتی ئەوم بۆچە پشگرتی ئەحمەدی شەرع ڕوونا نامەوێ بۆچە پشگرتی ئەحمەدی شەرع بم دەمی گۆ مەزلوم عەبدی هەیە دکتۆر دوو هەڵوێستی جیاوازمان بینی لەبارەی پیرۆزباییکردن لە ئەحمەدی شەرع هەڵوێستی خۆسەر دیار بوو گلەیی هەیە و دیارە گلەیەکانیش چین یعنی ئەڵێ نە بەشدار بووین نە جگە لەوەش ینی خەڵکێکی تیا بەشدار بووە کە تیرۆریستە ینی هیچ نەبێ یەکێکیان بکوژی هەڤرین خەلەفە شەید هەڤرین بە دڵنیاییەوە ئەیناسیت ئەمە یەک بەڵام ئەنە کەسە ڕاستیەکەی پیرۆزبایی لێ کرد بۆ ئەم جیاوازیە حرمەتی نەرینی هەر تەرەفی دکەم یانی ئەوە تایبەتی و خصوصیەتی حرەکە سیاسیە چۆن دیراست دکێ چۆن دبینێ چۆن پێشەڕۆژێ دبینێ ئەوە خصوصیەتێکی وایە من وەک مرشد ینی من حقیقت دبینم ئەحمەد الشەرع ئەو کابرایی ئێرهابیە ئەوێ گۆ دەستی وینا بخوێنێ کووردە ئەوێ گۆ 2012دا ئیریشی سەرێکانی کردە کوشتن کردە تاڵان کردە دزی کردە من دبینم گۆ ئەمرۆ کەسین گۆ قاتلێ نەگۆ هێڤرین تەنێ ینی ئەمرۆ ئەو کەسێن گۆ شەری دکەن لە دەردۆرا کۆبانێژی ئەو حەمزات و عەمشات و ئەو کەساژی ئەمرۆ بەشداری ئەو حکوومەتن من نابینم ئەو کەسە بتوانن گۆ سووریایەکی ئەو ڕەنگی جودا جودا کار بن بڕێڤە ببینن بۆ ئەو یەکژیم ڕاستی من وەک ئەحمەد الشەرع وەکی سەرۆکی بۆ خۆ نابینم و من پیرۆزباهیژی بێگۆمان لێژی ناکەم و من نابینم گۆ حەقی خۆت هەیە گۆ ئەو سەرکیشیژی بکە ئینسانێکی ینی دەستی وی حەقی دخوینە ملەتی کوردەیە وەلاکن ئەوە تەفگەرە سیاسی چۆن ئەو مەوزوعە نرخێنێ ئەوە حەقی خۆیە من احتیرامی دەگرم ڕوونە دکتۆر خەزنەوی بە دڵنیایی تۆ لە ڕۆژاوای کوردستان یان ئەو شوێنەی کە ئەو ناوچەی کە هێزەکانی سوورای دیموکرات
با بڵین بەرگری لەیەکەن خەریکی بەرخۆدانن پێکهاتی دیکەشی تایە بە دڵنیاییەوە تۆ ئەوانی شت بینی پێکهاتەکانی دیکەشت بینی ئەوان لەبارەی ینی با بەڕوونی بڵێم ڕویان لە ئێقامشلووە یان ڕویان لە دیمەشقە مەقسەدی تە بکێ ئەو پێکهاتەکانی دیکە عەرەبی لێە و چوزانم پێکهاتی دیکەی لێن لە ڕۆژاوای کوردستان و شوێنانەی دیکەش کە سەر بە ئیداری خۆسەرن بێگۆمان من ئەوژی دیتن ینی قسمێکی زۆر مەدیتن ینی gelek başin welakin ji bîr neke got ew jî yanî hewildanî zor hene yanî ji qîbelî Şam ji qîbelî zor eşîrên hindir wê Sûriyayê de yanî zor hewildanî heye got xwevek şênin ji pişta qesede yanî ew hewildanî hene yanî we em jî hewlî didin got em bidne diyarkirin bidne xuyakirin enûl ew herême mesîrê me muşterek e yanî biraderên me Ereb hene biraderên me Sûriyan hene xelkî منطقنا شريكي مند او خاك دا يعني او داخويا او دينو دانوستاندن او هفديتن بردوامن جيش حمو لاين سياسي وجي بردوامن ولكن همان كاد جي جبيرنكا يعني او جماعتي شام وعشير عرب داخلي خارجي عفوا خارجي سينوري قصد هولداني وهنا قد يعني دانوستاندن القلوادكن جو خفاكشن او هردو هولدان هنا بيقول ڕوونە هیچ لەگەڵ دروزەکانە پەیوەندیەک با بڵێن یەکتربینینێک هەبوو یان نا دکتۆر والله نا والله شخصي نبو لكن دو كونغركي دا بو حمو بيكاتين اولي نونري وانا هفدوديت لكن من نتشم رخي وانا وهرمي وانا من نتشم راستي لكن دو كونغركي دا الباجاري حسكا يعني جي حسكا يعني نونري وبجدار بو ما هنكي دانوستان دنكر دكتور ولكن تفكير سياسي وام بيجن قصده او دانوستاندني وهنا ڕوونە و پێم وا بێشتێکی باشیشە بێ استراتیژی ئەگەر پەیوەندی لە نێوان ڕۆژاوای کوردستان و دروزەکان هەبێ چونکە دروزەکان پشتگیریەکی باشی با بڵێن وڵاتێکی هەرێمیان هەیە دکتۆر من لە ڕۆژاوای کوردستان بووی و قسەی زۆر دەبارەی ئەگەری کشانە و نەکشانەوەی ئەمریکا وێزەکانی هاوپەیمانانەکرێ ئەزانم ئەنی لەوێ بووی بۆیە من ئەم پرسیارە بکەم تۆ جمو جوڵەکانی ئەمریکا زیاتر بوون دێنە ناو شارەوە تۆ هەست بەوە ئەکەی کە ئەمریکا خەریکی ئەوەیە لە ڕۆژاوای کوردستان بکشێتەوە لەو بارەیەوە کورد خۆی لە ڕۆژاوای کوردستان چی پێوتراوە هیچی دیاریکراوی پێوتراوە تشتكي دياري جو امريكا بدي خوياكرن جو خفك شيني انسحابي بكج روجافاي كردستان فرمي نيه ولكن يعني سياستي امريكا بنتاغون يعني كاري خودك يعني حمو خطه ام بيجن بلاني دديني يعني او بلاني جو دديني قالك جارا هن كسي مهنا تيدق هن انه او بلانا يعني عاجليه يعني بنتاغون بلاني هرتم دديني تشول خفك شينج سوريا تشلو خفك شينج عراق تشلو خفك شينج قاعدين عديد القطار او بلانا هرتم تينا تشيكرن وهرتم تينا تحديث كرن ناي او معنى وقتي جو بنتاغون لسر او بلانا لسر او برنامج ايش بكي معناه وينا كدنيزي كتيرين كاد امريكا خو بدك شينيش بل وياكي يعني تشتكي فرمي جو بدي خويا كرن يعني جو امريكا هيزا خوي عسكري فاكشينيج روج افاي كردستان نينا وغرك هركس يعني او نقطه تيبك هي يعني جواز وقتي جو بنتاغون دانيشه ودراسات دكي او تشتكي طبيعيه دحمو حكومات دجي او حتى شركات دجي هيا خطي 50 هيا خطي نظام چند هيا خلق حاضريه خودك بلاني خو حاضر دكي جيبو اي مسلك طارئ وعجله دكتور شيخ مرشد خزنوي كساتي ايني ونتوي رجاوي كردستان گەلێک خۆشحاڵ بووم بە گفتوگۆ لەگەڵ ئێوە بمێنن بۆ کورد و بۆ کوردستان سپاس دەکەم قال لك سباس كاكران سباس بو اب گفتوگۆ بيجي كردستان بیریشم نەچووە کلیپەکەت بۆ نێرم بە دڵنیاییەوە ان شاء الله دەستێک خۆش بێ سپاس دەکەم دەست بە دوعا